ناوم هدایت کەرام 32 ساڵە کارەکەم ئیشم کەراتیە حەزامی دانەچوارم هەیە کە لە ئێران وەرم گرتووە 4 جار بۆ دەرەوەی وڵات بەشداریم کردووە هەدەفمان ئەوەسانێک کە بۆ گەنجەکانی ئێمەیە ئەم گەنجانە کە سوود ببینن کە لە سوودی لێ وەرگرن لەم وەرزشی هێمە ئەم وەرزشی هێمە وەرزشێکی زۆر ئارام و خۆشە چەکێکی شاراوەیە کەس نازانێت چیت پێیە یانە کە بۆ سەلامەتی خۆت هێنێکی جسمت ئەمانە پێ یانە کە ئەم 32 ساڵە باوەڕکە من یاریەکەم کە باشترین سوودم لێ وەرگرتووەکە ئەم ڕشتەمانە کردوتە ئەم ئیشەمانەکەین ئیشەکانمان کە بۆ گەنجەکانە گەنجەکان لە ئیشی خراپە دوورخینەوە لەم نەهامەتی و بەدبەختیەکە دووریان خینەوە کە ڕایان کێشین بۆ وەرزش وەرزشیش خۆشترین کە یاریەکە بابزانن کە لە دنیاکە هێمە کە باسی ئەخلاقیان زۆر بۆکەین کە هەڵس و کەوتیان لەگەڵ خەکا چۆن بێ دانیشتیان چۆن بێ کە تعدا لە کەس نەکەن کە ئەم وەرزشەکە بۆ سەلامەتی خۆمانە مامۆستا من پێم ئەمەسێ کە ئەم وەرزشی هێمە کە لێرا کە پراوێز خراوەکە من ئەم ئیشە لێرا ئەیکەم من بۆ خاتری کە منتەقەی کەلارە ئەیکەم کە داوای لێکم داوای لە مەسئولینەکەم کە یارمەتیمان بدەن کە لە لەحازی مالیوە کە چون بەڕاستی ئێمە کە لە لەحازی مالیوە کە هیچمان کە نییە کە هەتا ناتوانین 4 کیسە بۆ کەس بۆ خۆمان دابین بکەین کە یا قاعەیەکمان قاعەیەکی حکومیمەمان پێ بدەن قاعە حکومیمان پێ بدەن کە نە زەخت لە ئێمە ئەکرێت نە زەختیش لە قوتابیەکان ئەکرێت خانەوادەکەم لە پشتن بە تایبەت باوکم کە پشگیریم ئەکا زۆر سپاس بۆ مامۆستاهیدە و مامۆستا هیدایەت ئێمە لە دوو کاتی جیاواز دادین کوڕان و کچان بەیانیان تێن لە 8:30 بۆ 9 هەتاکو سەعات 11:30 کوڕانیش لە 6:30 تا 8:30 تێن من زۆر سوودم لەم کاراتێ بینیوە بەڕاستی بۆ هەم بۆ جسمان هەم بۆ ئیسراحەتی خۆشم بۆ خۆم بەس کچانی تر هەیە حەز دەکەن بەس ماڵۆیان نایاوە ڕاستی پێویستە ئافرەتان ئەم یاریە هین بکەن بۆ بەرگریکردن لە خۆیان لە هەر شوێنێک تووشی کێشەیەک بوون پێویستیان بە کەس نەبێ پشت بە خۆیان بەستن ئەم هۆڵی ئێمە لە ساڵی 2015 دامەزراوە بە سەرپەرشتی مامۆستا هیدایەت کە حیزامی ڕەشی دانی چواری کاراتەی کانزنی هەیە ئەم هۆڵی ئێمە زۆر خەڵک ڕوویتی ئەکات لەوانیش نەوەجەوانان و مناڵان خەڵکی گەورەش ڕوویتی ئەکات یاری ئەکەن لە لای ئێمە جسمێکی بەهێز و نەفەسێکی باشیان هەیە بۆ یاریکردن ئەم خەڵکی کە دێ لە لای ئێمە یاری ئەکات بەردەوامن لەخوا بەزیابێ خەڵکی زۆرمان پێگەیاندووە جیلێکمان پێگەیاندووە کە ئێستا بۆ خۆیان مامۆسان و بۆ خۆیانیان پێگەیاندووە و هەوڵە دەن و بەردەوامن هەروها خەڵکیگەی تر ڕوومانتی ئەکات کە ئێستش بەهۆی ئەوەی کە خوێندنگاکان داخراوە وەروها مناڵان لە ماڵەوەن خەڵکێکی زۆر ڕوومانتی ئەکات ئێمەش لێرە یاریان پێکەن یاریەکان بریتە لە تکنیک ئەو تکنیکانی کە لە کاراتیە هەیە لەگەڵ کاتاکانە وە کومیتە و هەروها بەدەنسازیەکی بەهێز لەگەڵ نەفەسێکی درێژە ئێمە یاریان پێەکەین و لەگەڵیانە بەردەوامین هەروها هەموو جۆرە خەڵکێکیش وەرناگیرێت لێرە خەڵکانێک جیان ئەبێتەوە کە لە ڕووی بەها کۆمەڵایەتێکەوەنەوە تەواو بن بۆ نمونە بۆ مجتەمە هیچ کێشەیەک دروست نەکەن لە داهاتووە کە ئەم هونەرە فێرە بن لەبەرەوەم هونەرێکی بەهێزە هەموو کەسێک لێرە جێی نابێتەوە کەسانێک جیان ئەبێتەوە کە ئەو پەڕی ئەخلاقیان تیا بێت کەسانێک جیان ئەبێتەوە کە لە داهاتووە نمونەی جوانی بن لە مجتەمەعە قاعی ئەمە و قاعی کاراتی ئێمە قاعەکانمان لە کچان و کوڕان بەشداری ئەکەن کچانیش بەدەم یاریەکەوە هاتوون و بە شێوەیەکی جدیانی یاری ئەکەن و مستەوایشیان زۆر باشە لەخوا بەزیابێ